دیارە بەڕێزان پرۆسەی دەنگدان لەم هەڵبژاردنە بە دوو کار دەکرێت. ئەوانەی کە هەڵگری کارتی بایۆمەترین یا خۆیان بە شێوەی بایۆمەتری تۆمار کردووە ئەوە تەنها ئەتوان لە ڕێگەی کارتە بایۆمەتریکەوە دەنگ بن، و ئەوەی کە خۆی تۆمار نەکردووە ئەتوان لە ڕێگەی کارتە کۆکایانەکەی کە لە ڕابردووە وەریان گرتووە دەنگی خۆیان بدەن. و ڕێژەی تۆماری بایۆمەتری و سنووری پارێزگای سلێمانی تا کۆتایی پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران گەیشتووەتە لە ڕێژەی لە 170. ئەو ڕێکار و ڕێشوێنەیەکەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و بە پەسەندکردنی لەلایەن ئەنجومەنی کۆمیسارانەوە دانراوە لە ژمارەوە 20 دەست پێکردووە. وەک لە پرۆسەکەش ئاماژەمان پێ ژمارەیەک تا 90 تر کراوە لە 20 دەست پێکە بۆ هەر بازنێکی هەڵبژاردن. خۆتان ئەزانن بەپێی یاسای نوێی هەڵبژاردنی نوێنەرانی عێراق سیستمەکە گۆڕاوە. لە ڕابردووە سلێمانی یەک بازنەی هەڵبژاردن بوو، بەڵام ئێستا بۆم هەڵبژاردنە 5 بازنەی هەڵبژاردنە، واتە هەر بازنێکی هەڵبژاردن ئیدارە و هەڵبژاردنێکی تایبەت بەخۆیە بێ. بۆیە هیچ گرفتێ دروست ناکە. ئەو دەنگدەرە لەو بازنەیە کە مافی دەنگدانی هەیە ئەتوانێت دەنگ بە بەو ژمارەیە بەو پاڵبراوی کە خۆی ئێوێت. دیارە لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە ملیۆنێک و 360 دەنگدەر مافی دەنگدانیان بێ بۆ هەڵبژاردننی داهاتوو. وەکو ڕێکاری ڕێگریکردن لە تەزویر و ساختەکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پشتی بەستووە بە ئامێرە ئەلکترۆنیە زیرەکەکان و لەگەڵیشە گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانیا کردووە کەوا پشکنین و چێکی سەرجم ئامێرە ئەلکترۆنەکان بکرا پێش پرۆسەی هەڵبژاردن.